لە ڤێژنی نوێی بەرنامەی یوتیوب لە بەشی کۆمنتی کاتێک دەتەوێت ڕاپرسی بکەیت دەتوانی بە وێنە ڕاپرسی بکەی وەک ئەوەی دەیبینین لە جیاتەوەی کە بە نووسین ڕاپرسی بکەی بۆی ئەگەر حەزت لێیە بەم شێوەیە ڕاپرسی بکەی لەگەڵم بە تا کۆتایی ڤیدیۆکە سەرتا گەر بەڕێز بینەرێکی نوێی لە کەناڵی یوتیوبەکەمان هیوادارم سبسکرایب کەناڵەکە بکەین و زەنگۆڵەکەش ساڵا بکەیت بۆی بەردەوام بینەری فێرکارەکانمان بین مەرجی یەکەم ئەوەیە کە دەبێ 500 سبسکرایبت هەبێ ئینجا بەشی کۆمنتی لۆ چالاک دەبێت لە یوتیوبەکەت ئێستا دەڕۆین لەوێ پۆستێک دەکەین دەزەنێنە سەر پول ئەوەیان کە هێمای خەتخەتەکەی لەسەرەیە دەستی لەسەردا دێن دەڵێ بتەوێت بە نووسین ئەو ڕاپرسیە بکەی یان بە وێنە ئەمە دەمانەوێت بە وێنە ڕاپرسیەکەی بکەین دەتوانی هەتا 4 هەڵبژاردەشدانێ دەزەنێنە سەر ئۆپشنس ئەگەر مەسەن 3 هەڵبژاردەتەوت یەکەچیان دەسڕینەوە یەکەم و دووەم و سێم پێویستە پێشتر وێنەیەکی چوارگۆشە دروست کرد بێم بۆ وەک ئەو نمونە کەم دامنەوە بۆ نمونە بەڵێ نەخێر ئەوی تریشان بەلامەوە گرنگ نییە 3 هەڵسەنگانە پۆستەکە بۆ نمونە دەنووسین بۆ نووسینەوە ئەمڕۆ فێرکاریەکمان دەبێت لەسەر یوتیوب ئێستا پۆستی دەکەین بەم شێوەیە پۆست دەبێت و ئەوانەی کە دەیبینن دەتوانن دەنگی لەسەر بدەن و ڕێژەکەشی لە ژێر وێنەکە دیار دەبی زۆر سپاس کە بینەر بوون خواتان لەگەڵ